خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەین ئەم شەو 6 ساڵ بەر لە ئەمڕۆ بەرنامەی دەسەڵاتی چوار باسمان لە کۆمەڵکوژی خەڵکی کوردستان لە باکووری کوردستانەکە ئەمڕۆژ باسی کۆمەڵکوژکردنی خەڵکی کوردستانەکەین و ئەو لە چەند ڕۆژی ڕابردوو کە هەمووتان شاید حاڵن ژمارەیەک هاوڵاتی دانیشتوانی شارەکانی بەغدا و کەربەلا و نەجەفیشی هاتە سەر ئەمە دەنگدانەوە و لێکەوتەی زۆری لێکەوتەوە ڕەهەندی جۆرا و جۆری هەیە بۆچی ئەو هاوڵاتیانە شەهید کران زۆریش پرسیارەکرێت لەبارەی ئەوەی بۆچی ئەو دەنگدانەوە لەسەر شەهیدکردنی هاوڵاتیە کوردەکان نەبوو ئەمڕۆ کە بڕیار بووە ناڕەزایی بەرامبەر ئەو کارەی سوپای تورکیا دەرببڕێت ژمارەیەک چالاکوان و ڕۆژنامەنووس دەستگیر کراون ڕێگەنە دراوە چالاکیەکەیان یان نەڕەزایەتەکەیان دەرببڕن ئەم هەموو دووبارە بوونەوەنە لەبارەی کۆمەڵکوژکردنی خەڵکی کوردستان جاچ لە باکوور بیان لە باشوور لە ڕۆژهەڵات بیان لە ڕۆژاوە بۆچی هەمووانە ئەم شەو لە بەرنامەی ڕەهەند بە میوانداری هەریەک لە بەڕێزان بەڕێز کامەران عوسمان نوێنەری ڕێکخراوی CPT لە هەرێمی کوردستان و عێراق سوپاس کاکامەرە بەخێربێ هەروە لە ستۆدیۆکانمان لە هەولێر دکتۆر ڕەعەت ڕەفعەت مامۆستای زانکۆ چاودێری سیاسی سوپاس دکتۆر هەروەها بەڕێز کاوە ئەحمەد ڕۆژنامەنووس بەڕێزیشان لە هەولێرەوە لەگەڵمانەوە بڕیارە لە دەڤەری شیلازێ و بامەڕنێ و ئامێدیشەوە پەیامنێرمان دڵدار وەربگرین کاک کامەران واقعی حاڵی بردومانەکان چییە؟ بۆچی ئەو ناوچەیە کە وەکو ئەوترێ لە ژێر سێبەری لولەی دەبابەکانی تورکیا و درۆنەکانی تورکیا بۆچی تۆ باران کرا بۆچی ئەو ناوچانە بردومانەکرێ و تا ئێستا بە دیاریکراوی چەند هاوڵاتی کورد شەهید بووە زۆر سپاس کاکزان سڵاو بۆ میوانەکانی تریژ و سڵاو لە بینەرانی کورسات لە ڕاستیدا تورکیا لە ساڵی 1984 ئۆپەراسیۆنی جیاجیای لە هەرێمی کوردستاندا بەڕێوە بردووە و لە ساڵی 2017 لە مانگی 12ەوە شەڕی نێوان پەکەکە و تورکیا پێینا قۆناغێکی نوێەوە کەویش خاگڕەوی تورکیا بوو لە خاکی هەرێمی کوردستان دروستکردنی بارگای سەربازی بوو بە درێژایی هەموو سنووری نێوان تورکیا و عێراق یەکەمین بارگای سەربازی کە دانرا لەسەر سنوور بارگای بەرمیزە بوو لەوێوە سنوور درێژ کراوە تاوەکو دەگاتە پەرەخێ و بهێرێ پەرەخێکە پێرێ بۆردومان کرا بەڵێ بەڵێ خۆی تورکیا لە ساڵی 2017ەوە بە قوڵایی 35 کیلومتر بۆ 40 کیلومتر لە سیدەکانەوە هاتۆتە ناوە بارگای سەربازی 12 بارگای سەربازی لەوێدا دروست کردووە لە مێرگەسۆر دوو بارگای سەربازی دروست کردووە هەر لەو ماوەیەدا لە منتیقەکانی ئاڤاشین و زاپ و مەلاخەتە گوندی مەلاخەتە تاوەکو دەگاتە سەرزیرێ چەندین بنکە و بارگای گەورەی دروست کردووە تا ئەو بوو لە ساڵی 2020 لە حوزەیرانی 2020 ئۆپەراسیۆنی چنگی هەڵەوە ئۆپەراسیۆنی چنگی پڵنگ ڕاگەندرا لە چوارچەوەی ئەو دوو ئۆپەراسیۆنەشدا کۆمەڵێک بنکە و بارگای تر دروستکرا و ئەم ساڵیش ئۆپەراسیۆنی چنگی قفڵ هەبوو کە بە دیاریکراوی ئاڤاشین بە ئامانجگیرا پاریژ ئۆپەراسیۆنی چنگی هەورە بروسکە هەبوو کە دەڤەری بەرواری باڵاتیدا بە ئامانجگیرا تورکیا دەوێت ناوچەی بەفەرزۆن دروست بکە واتە ناوچەی ئارام دروست بکە ئەو گوندانە هەموو چۆڵ بکرێن لە هاوڵاتیەکانی تاوەکو بتوانێت شەڕ بباتە ناو گوندەکانەوە و گۆڕەپانی شەڕ فراوانتر بکە بۆچی پەرەخێ بردومان کرا ئەوە پرسیارێکی یەکجار گرنگە کە وەڵامی لە ژێر لولەی ئەوان نزیکانی چەند کیلۆمەترێک بەڵێ خۆی تورکیا لە هەموو ئۆپەراسیۆنەکاندا تا ڕادەیەکی زۆر توانوێتی ئامانجەکانی بپێکێ بەڵام لە ئۆپەراسیۆنی چنگی هەورە بروسکە کە ساڵی پارلەمانگی چواردا ڕایگەیان نەیتوانی گوندی هەرورێ بتوانێت داگیر بکە بە تەواوەتی داگیری بکە پێش ئەوەش نەیتوانی کە دوو بارگای سەربازی لە 2020دا دروست کرد هەم لە خامتیر و هەم لە گرێکوخێ نەیتوانی پەرەخێ لە کۆی 11 گوند کە هەموو گوندەکان چۆڵکران تەنها پەرەخێ ماوە خەڵکی ئەو ناوچانە بەرەنگاریەکی ناتوند و تیژیانە و مەدەنیانیان دژی تورکیا دەست پێ کرد هەم لە هەرورێ تا ئێستاش هەرورێ بەرنەدراوە هەم لە پەرەخێ خەڵکەکەی چۆڵی نەکردووە دەوروبەری ئەو دوو گوندە هەموو خەڵکەکەی چۆڵی کردووە بۆیە تورکیا هەم بۆ گوندی هەرورێ هەم بۆ گوندی پەرەخێ هاتۆتە خوارەوە قسەی لەگەڵ خەڵکەکەدا کردووە متەرجیمیان هەبووە لە دەرگەی یەک بەیەکی ماڵەکانیان داوە گوندەکەتان چۆڵ بکەن ئێمە بردومانی ناو گوندەکە دەکەین پەکەکە لەو منتیقانەدا هەیە لە کاتێکدا ئێمە هەفتەی حوزەیرانی مانگی ڕابردوو ئێمە لەوێ بووین
لە پەرەخێ بوون قسەمان لەگەڵ خەڵکی گوندەکەدا کرد کوتیان چەندین ساڵە ئێمە پەکەکەمان لێرە هەر نەبینیوە پەکەکە لە نزدورەیە لە بینی هەفتانین و بەرواری باڵایە پەکەکە جموجۆڵی لەوێنێ بۆیە تورکیا دەوێت بە فەرزۆن دروست بکە و ئەو گوندانە هەمووی داگیر بکە و گۆڕەپانی شەڕ فراوانتر بکات و ئەو خەڵکی ئەو گوندانەش نایانەوێ بەجێی پێڵن خۆی مانگی ڕابردوو 15 حوزەیران تورکیا کە بێهیوا بوو لەوەی خەڵکی گوندەکە بەجێی دێڵێ بردومانی ڕاستە خۆی ناو گوندەکەی کرد دوو هاوڵاتی بەناوی نەزیر عومەر و محەممەد نەزیر عومەر هەردووکیان بریندار بوون کە باوکو کوڕ بوون دوو ڕۆژ دوای ئەوە لە برەوەی خەڵکەکە چۆڵی بکە خەڵکەکە بڕیاریدا ناوچەی گەشتیاری تر بکاتەوە لە منتیقەکە و ناوچەی گەشتیاریان کردەوە لەوێ ئەوە بوو دوو ڕۆژ بەر لە ئێستا تورکیا ڕق و غەزەبی خۆی هەمووی بەسەر میوانانی ئەو گوندەدا بەسەر ئەو گەشتیارانەدا بەسەر هاوڵاتەکانی گوندەکەدا ڕشت ئەو بۆ کارەساتە گەورەیە ئەو کۆمەڵکوژەی لێکەوتەوە بە دیاریکراوی ئەوەی وەکو سیPT لاتان بێ چەند بنکە و بارەگا هەیە لە هەرێمی کوردستان خۆی تورکیا لە هەرێمی کوردستاندا 55 بارەگای سەربازی ڕسمی هەیە و نۆ بنکەی بچووکی سەربازیشی هەیە دەتوانین بە هەر هەمووی بڵێن 64 بنکە و بارگای سەربازی هەیە هەر لە کێلەشینەوە تاوەکو دەگاتە بەهێرە و پەرەخێ ئێوە بە ئەوە بڵێن بۆ بینەرانم کاک کامەران ئێوە سەر بە لایەن گروپێکن یاخود ڕێکخراوی سەر بەخۆ و لە هەرێمی کوردستان خۆی سیPT تیمەکانی بنیانانی ئاشتی کۆمەلگا لە ساڵ 1970ەوە لەو ناوچانە ئیش دەکات کە شەڕی تێدا هەیە بۆ بەدیهێنانی ئاشتی ئێمە لە 2002-2003ەوە لە عێراقین لە بەغدا ئەو کاتێک کە ئەمریکا هاتە ناو عێراقەوە سیPT لەوێ ئیشی دەکرد لە 2006-2007ەوە ئێمە هاتین بۆ هەرێمی کوردستان لەو کاتەوە ئێمە ئیش دەکەین ڕێکخراوەکە بارەگای سەرەکی لە شیکاگۆی ئەمریکا 5 تیممان هەیە لە کۆڵمبیا لە کەنەدا لە یۆناان لە هەرێمی کوردستانی عێراق تیممان هەیە و لە فەڵەستینی ژێمە تیممان ئەوە گرنگ بوو بۆ بینەرەکانم ئەوانەی کە بینەرن ئێستا چەند هاوڵاتی کورد شەهید بۆ ئەوی وەکو سیPT لاتان بێت ئێستا خۆی سیPT لە مانگی هەشتی 2015ەوە داتای وردی قوربانیانی مەدەنی ئەو ئۆپەراسیۆنانەی تورکیایی تۆمار کردووە ئەوەی لە بەردەستی ئێمەدا هەیە تاوەکو ئێستا تاوەکو ئەمڕۆ ئەم دقێ 138 هاوڵاتی مەدەنی لە ماوەی 7 ساڵی ڕابردوودا شەهید بوون و 204 هاوڵاتی مەدەنی بریندار بوون لەناو ئەو شەهید و بریندارانەدا 128 هاوڵاتی مەدەنیان هاوڵاتی کوردن هاوڵاتی کوردی دانیشتوی هەرێمی کوردستانن ئەوەی ترکە دەمێنێتەوە بە نۆ هاوڵاتی کە گەشتیاری عەرەب بوون بەداخەوە مانگی ڕابردووش هاوڵاتێکی یەزیدی لە شەنگال شەهید کرا لە ئۆپەراسیۆنانەداوە ئەو 204 هاوڵاتی مەدەنیش بریندار بوون لە کۆی ئەو ئۆپەراسیۆنانە ئاماری لە ئەوەتان لای چەند گوند چۆڵ کراوە بەهۆی بەڵێ ئێمە ئامارمان لە 149 گوند لە هەرێمی کوردستاندا بە تاواتی چۆڵ بووە و ئێمە دەڵێن نزیکەی 600 گوند واتە 587 گوند لە ژێر هەڕەشە و مەترسی چۆڵبووندایە کە دەڵێن لە ژێر هەڕەشەی لە ناو چۆڵبووندا هەیە مەبەستمان ئەوەیە گوند هەیە 50 خانەوادەی تێدا هەیە تەنایە خانەوادەی تێدا ماوە ئێستا ئەوە بەشکن لەو 600 گوندە بۆ نمونە گوندێک هەیە بەناوی گوندی هیزانکێ لە دۆڵی نەهلا لە ئاکرێ لە کۆی 15 خێزان تەنهای خێزان ئێستا لەوێدا ماوەتەوە بۆی بردومانەکانەوە خەڵکی گوندەکان چۆڵیان کردەوە ئێستاش چۆڵبوونی گوندەکان بەردەوامە بۆ نمونە لە تووتەقەڵ ئەوەی کە لە چەمچەماڵ لە مانگی 5دا 26 ڕوویدا لە دوای ئەو ڕووداوە لە کۆی 10 خێزان تەنها دوو خێزان لەوێدا ماوەتەوە ئەو گوندەش بەشێکە لەو گوندانێکە لە ژێر مەترسی چۆڵبوون گفتوگۆی زیاترەکەین بە یارمەتی بەڕێز و هەردوو میوانەکەم بەڕێز دکتۆر ڕعد و کاکاوە ئەسمەلای پامنێرمان دڵدار عارف لە دەفەری ئامێدی دڵدار سڵاو ئەمڕۆ دیارترین زم و جۆڵ چی بووە لەو ناوچانەوە تا چەند ناوچەی مەدەنی بردومانەکرێت کاک زانەتان باش سڵاو و میێبانێتدا دیارە هەیڤ چار حتەنەها ئۆپەراسیۆنە سوپای تورکیا بوو سەر سنوورێ دەبەرە ئامێدیا بەردەوامە یعنی بەردەوام باڵافڕێن جەنگیên سوپای تورکیا توپخانên سوپای تورکیا پڕۆکên هەلیکۆپتەر بەردەوام زنجیرەچیایە مەتینا دەبەرانێ هێلێ دەبەرە گارە دەبەرە بەرواری باڵا ئەف دەبەرە هەمیش لایە فڕۆکە و توپخانەی سوپای تورکیا بە دژواری دهێنە بردومانکردن و کاریگەریەکە
gelek amazin serxelkê bêdeberê hatiye kirin heta niha çend şêmbêjîn ji sercemê 300 gunda heta niha 198 gundên sinûrê devera Amêdiyê çûlkirîne. Yani sala borî heta niha 5 gund tinê devera berwarî bala hatine çûlkirin heta niha jî xelkek neşêt seredana gundên xwe biketin. Gelbê çendê jî evrûk hejî bi dronan herişî serbazgeha Bamarnê sinûrê qeza Amêdiyê hate kirin ku nêzîkî 26 salane ev serbazgeha ji layê Supayê Tirkiye ve hatiye dana ev şêmbêjî firokxana Bamarnê yani şêmbêjîn çekê giran û mamnawend û çendîn leşkerê Supayê Tirkiye li wêrê hatiye cêgîrkirin hûnûk hejî yani pişt diyara ronahiyek heye Supayê Tirkiye çend bingehekên diyên serbazî zincîreçiyê Metîna danayne û 2 kilometra senterê qeza Amêdiyê dîrin. Yani şevane şêmbêjîn bi dûşke firokên helîkopter bi dûşka teqel wî cihî têde kirin şevane şer û rîbrîbûn heye. Yani berdewam borduman heye. Demê êvariyeka direng jî careka dî devera gundên nêzîkî Nihêlê hatîne borduman kirin. Evê çendê jî karîgeriyeka geleka mezin ser xelkê deverê kiriye. Karîgerî ser kertê geştyarî kiriye, kertê giştûkalî kiriye. Yani xelkek neşêt seredana gundên xwe bike ji ber ku eger rewşa aram ba xelk derûnê xelkê aram ba renge gund piraniya gundên devera Amêdiyê avedan ban jiyara xelkê ser terş û tewalî ba lê niha xelkek neşê seredana gundên xwe biket. Yani pisyara xelkê ew e yani ew neşên seredana gundên xwe bike, neşên terş û tewalê xwe dan bikin, neşên karê giştûkaliyê bikin, neşên seredana cihên geştyarî bikin. Yani xelek kîve biçîtin. Yani bara pitir yani gelek ji xelkê van gundên devera Amêdiyê beref senterê parêzgeha Duhokê çiwîne ji ber ku dever ne aram e yani ne aramiyê xwe vedbînî. Yani demê spêdê, demê êvarî, demê şevê berdewam bordumana li vê deverê dê hete kirin. Yani derûnê xelkê hatiye ئەوەی ئەمڕۆ لە بامەڕنێ هەبوو دڵدار کاک دڵدار چی بوو مەسەلەن زیانی لێکەوتەوە ینی زەرەری بۆ گونیشینە نەبوو یاخود تەنها بۆ بنکەیەکی سەربازی تورکیا بوو. کاک زانه ئەvە جارا سێیە هێرشی فرۆکخانە سەربازیە سوپای تورکیا دەهێتە کرد. ئەv فرۆکخانە cihekê serbaziyê Supayê Tirkiye 26 sala Supayê Tirkiye elvê bingehî. Ji bilî vê bingehî çend bingehekê dijî hene. Komalgeha Sîriyê Şêladizê devera berwarî bala ew evrûk hebû saet nêzîkî şêmbêjî 6.5 spêdê bû 7 spêdê bi du dronan hêrişî wê firokxanê hate kirin. Xelkek yani dewrûberê wî bingehê serbazî heye malên hawlatiyan nêzîkî wî cihî hene. Rez û baxên hawlatiyan hene xelek berdewam seredana cihên xwe dikin. Ji ber hindê yani beriya heyvekê yani du zarok nêzîkî firokxana Bamarnê yani şehîd bûn, çend hawlatiyek birîndar bûn. û seyraneka gundekê ji xelkê nêrwe bû seyranek hatbû kirin li wêrê yani encamê bordumana topxaneyê Supayê Tirkiye du zarok şehîd bûn, çend hawlatî birîndar bûn. Yani karîgerî ser xelkê hatiye kirin ya malên xelkê nêzîkî va bingehên serbazî ne. Rez û baxên hawlatiyan lê ne. Yani hezarahan dûnemên daristana vêdeverê hatiye sotin. Karîgeriyeka geleka mezin ser jîngeha vêdeverê hatiye kirin. Yani xelkekê ne aram el vêdever. Belê. بەێ سوپاس دڵدار بۆ تۆ سوپاس بۆ زانیاریەکانت هیوای سەلامەتی بۆ مولایەک دکتۆر ڕات ڕەهەندە سیاسیەکانی ئەم بابەتە لەکوێوە دێت ئایا چەندی پەیوەندی بەوە هەیە کە بەڕاستی هەرێمی کوردستان بۆ خۆی 35 کیلۆمەتر لە قوڵایەوە کۆی کاکامەران لێرە وەکو CPT ئێڵێ و 64 بنکەی سەربازی بە گەورە و بچووک لە ناو هەرێمی کوردستان لە دەفەرێکی دیاریکراوە هەبێ چی ئەگەێنێ؟ بەناوی خۆی گەورە میهربان سڵاو بۆ بەڕێست و گشتمیوانە بەڕێزەکان و هەروەها سوپاس بۆ بەڕێست بینارانی بەڕێزەکەتان. خۆی بەڕاستی ئەگەر مانەوێ لە ڕووی ئەمنی استراتیجیانی ئەمنی قومی تورکیا بە نەزڕەی ئەوان سەیری ئەو بابەتە بکەین سیر دەکەین تورکیا پێی وایەکەوە هەموو هەر چوار پارچەی کوردستان یەکەیەکی لێک جودانینە لە ڕووی ئەمنی قومی تورکیا چۆن سەیری ئەمنی قومی کوردانی خۆی دەکات کوردانی باکووری کوردستان بە هەمان شێوە سەیری کوردانی باشوور دەکات بە هەمان شێوە سەیری کوردانی ڕۆژهەڵات و ڕۆژئاواش دەکات بۆیە پێی وایەکەوە هەر جوم و جۆڵێک لە ئەگەر تەنانەت تاکێکی کوردی نەک لە ڕووی سیاسی لە ڕووی ڕۆشنبیریش بیکات و ئەنجامی بدات ئەوە پێویستە ڕاستەوە خۆ پەیوەندی بە تورکیا هەیە و پەیوەندی بە ئەمنی قومی تورکیا هەیە بۆیە هەردەم هەوڵ دەکەوە لە هەموو هەر چوار پارچەی کوردستان ڕۆڵ و دەستی هەبێت بۆ ئەوەی کەوا بتوانێت تەحزیمکردن و سنوردارکردنی کار و چالاکیەکانی
کورد لە هەر شوێنێکدا بێت ئەوە ڕوانگەیەکی دەتوانین بڵین لە دوای دروستبوونی دەوڵەتی نوێی تورکیا تەنانەت بە گۆڕینی حکومەکان و حکومەتەکان و سەرۆکەکان و ئایدۆلۆژیا جیاوازەکانیش بەڵام هەمان استراتیژیت لە ڕووی ئەمنی قەومیەوە تورکیا بە هەمان شێوە بە یەک ڕوانگە لە ڕووی ئەمنی قەومیەوە سەیری کوردانی تورکیا و کوردی عێراق و کوردی ئێران و کوردی سووریا کردووە لەو ڕوانگەی ئەوە لە ڕوانگەی تورکیا بەو شێوازەیە دوو پەیوەستی بە وڵاتەکانی ئەو وڵاتانێکەوە کورد تێدا دابەشکراوە ئەو وڵاتانێکەوە لاوازن و هەروەها سنوورەکانیان کراوەیە و هەروەها بە شێوازێکەوە تورکیا دەتوانێتە دەخولکات بۆن و ئێستا لە کوردانی ڕۆژهەڵات ناتوانێت تورکیا وەکو ئەویکەوە لە عێراق دەیکات و لە سووریا دەیکات بە هەمان شێواز بتوانێت دەستێوەردان بکات و تۆبارانی کوردانی ئێران بکات لە سنووری دەوڵەتی ئێران لەبەرەوەی ئێران وڵاتێکی بەهێزە و ڕێگە نەدات تورکیا بە هیچ شێوەیەک تەدەخول بکات و سنوورەکانی بەزێنێت بەڵام ئەوەی کەوا بۆی کراوەیە عێراق و سووریایە ئەوە لە فاکتەری دووەم فاکتەری سێم ئەوەیەکەوە بەڕاستی هەری خودی هەرێمی کوردستانەکە وەکو بارمتە گیراوە لە دەست دەسەڵاتدارانی تورکیا بۆیە سیر دەکەین ئێستا دەسەڵاتدارانی هەرێم نەوت و گازی هەرێمی کوردستانیان بە گرێبەستی 50 ساڵە فرۆشتوە بە تورکیا کەس نازانێت ئەو ڕێکەوتنە چۆنە بە چەند کراوە هەروە بەرمیل نەوتەکان بە چەند دەفرۆشرێ هەمووی کەوتۆ دەدەست تورکیا سنوورەکانیش بە ئارەزوی خۆی لە هەر شوێنێک بێوێ بنکەی سەربازی دادنێت تەنان دوای لات و ئێستاوە لە ناو خاچی کوردستان لە قوڵایی هەرێمی کوردستان لە کەلار لە سەمسەماڵ لە پێنجوێن هەر کەسێک بێوێ تیرۆری دەکات و لە ناوی دەبات بێ ئەوەی کەوا کەس لێ پرسینەوەی لەگەڵ بکە ئەوە جیاوازەکەیەکەوە لە نێوان دکتۆر پێت وایە هەرێمی کوردستان بڵێ پێت وایە لە هەرێمی کوردستان نەتواندراوە وەکو پێویست ڕێگری لێ بکرێ یا خۆت کاراسانی بۆ کراوە ینی جیاوازی ئەوە هەیە کە ئایا لە هەرێمی کوردستان کاراسانی بۆ سوپای تورکیا کراوە یا خۆت بەڕاستی هەرێمی کوردستان قووەتی ئەوەی نییە کە ڕوبەڕووی ئەجەندا و یان استراتیژی تورکیا بێتەوە خۆی بەڕاستی وەکو هێز ئەمە دەوی بە ئینساف بین نەک تەنانەت هەرێمی کوردستان عێراقیش لە توانایدا نیە لە ڕووی سەربازیەوە بەرەنگاری و ڕوبەڕووی تورکیا بێتەوە لەبەرەوەی تورکیا دووەم دەوڵەتی بەهێزی ناتوێ دوای ئەمریکا هەروەها تورکیا سێزدەمین وڵاتی سەربازیە لە هەموو جیهان هەروەها تورکیا دەتوانین بڵێن کەوە ئێستا ئەگەر تورکیا سێزدەمین وڵاتە بەڵام عێراق 34مین وڵاتە واروەها ئەو عێراقیکەوە دەتوانین بڵێن هەتا نەوهەت کەوا لە ڕژێمی سەدام تا ڕادەیەک سنوورەکانی بەهێز بوو سوپایەکی بەهێزیە بوو سوپایەکی دەتوانین بڵێن بەرەنگاربوونەوەی بەرامبەر سوپا دەیتوانی بکات بەڵام لە دوای 2023 سوپای عێراقی بۆتە دەتوانین بڵێن تەنها حربی عەساباتی پێدەکرێت ناتوانێت وەکو ڕوبەڕووی سوپا بکرێتەوە ئەوە لەو ڕۆیە تەنانەت ئابووری تورکیاش زۆر بەهێزتر و گەورەتر و زەبەلەحترە لە ئابووری عێراق بەڵام خۆی کێشەکەی هەرێمی کوردستان ئەوەیەکەوە هەرێمی کوردستان وەکو بارمتە گیراوە لەدەست تورکیا بە ئارەزوی خۆی چ لە ڕووی ئابووری چ لە ڕووی سەربازی چ لە ڕووی سیاسی چی بێ بە هەرێمی کوردستان دەکات تەنانەت زۆر جاران سوکایەتی بە سەرکردە باڵاکانی حیزبەکانی هەرێمی کوردستانی دەکات ئەوان تەنانەت فزیان نات و ناتوان بە وشەیەکیش وەڵامیان بدەنەوە تورکیا بنکەی سەربازی نەکتەنا لە سنوور بەڵکو هاتون لە ناو شارەکانی هەرێمی کوردستانیشی داناوە کەس ناتوانێت قسە بکات و تەنانەت زۆر جاران ئەگەر خەڵکی سڤیلی هەرێمی کوردستان شەهید بووێ بە تۆپ و بە تیارە و هەروەها بە فڕۆکەکانی تورکیا وای لە هاتووە حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان پاسای بۆ دەینەوەکەوا دەڵێن ئەوە لەبەرەوەی دەیەوێت دیفاع و بەرگەری لە مەسەلەن دکتۆر ئەم ڕێوارەی ئەم ڕۆژمارێک ڕۆژنامە نووس و چالاگوان و خەمخۆر مەسەلەن ویستویانە ناڕزایی دەربڕن لە پارچی شانە دەر بەشێکیان دەستگیر کراوە و ڕێگریان لێکراوە ئەمە هەر لە چوارچەوەی بە بارمتەگرتنەیە کە بەڕاستی هەرێمی کوردستان نایەوێت تورکیا تووڕە بکا لە خۆی لەو گربوونەوە منیش خۆم تێدا بەشدار بووم بەداخەوە بۆ هەر خۆپیشاندەرێک لەوانەیە 10 هەتا 15 ئاسایش و خەڵکی پۆلیس و خەڵکی بەجلی مەدەنی دەستگا ئەمنیەکان تەرخان کرابوو لە هەموو دەواازەکانی پارچ شانەدەریان کۆنتترۆل کردبوو تەنانەت چوونە ژوورەوە بۆ پارچ شانەدەر لە سعات دەتوانین بڵێن لە سعات 5ەوە لە کاتژمێر 5 ئێوارەوە قەدەغ کرابوو بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە کۆمەڵێک هەرتوانیمان بچین ناو پارچ شانەدەر لێوێدا گربوونەوەکەی خۆم کەین بەدام بەداخەوە
سێ چاڵاکوانی خەڵکی هەولێریان دەستگیر کرد ئەوەکەوە نیشانەی ئەوەیەکەوە ئێستا سیر دەکەین لە بەغدا ئەو حزبانەی دەسەڵاتی هەرێمی کوردستان داوای هەڵوێز دەکەن لە عێراق داوای ئەوە دەکەن کەوا بە توندترین شێوە بەرەنگاری سوپای عێراقی بکرێ بەڵام لە خودی ناو پایتەختی هەرێمی کوردستان ئەو چاڵاکوان و مامۆستا و گەنجانێکەوە بەرەنگاری دەستدرێژەکانی تورکیا دەکەن لە ناو هەولێری پایتەخت دەستگیر دەکرێن و ڕێگەیان پێ نادرێت و هەڕە شەفران لێ دەکرێت. ئەوە نیشانەی دووفاقیە لەگەر دەسەڵاتی هەرێمی کوردستان ئەوە ئەگەر بەمانایەک بێت کەەوە وای لێ هاتووە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان تەنان بڕیاری سیاسی بڕیاری ئەمنیش بەدەست خۆیان نەماوە وای لێ هاتووە چاوەڕێنە تەوجیه و بڕیارەکانیان لە تورکیاوە بۆ بێت بە جوێرەی ڕێنمایەکانی تورکیا مامەڵە لەگەر هاوڵاتی خۆیان بکەن. ئەگەر نا لە عێراقدا لە بەغدا لە بەسڕا لە نەجەف لە کەربەلا لە هەموو شارەکانی عێراق دژی ئەو دەستدرێژیانی تورکیا هەروەها کوشتنی خەڵکی سیڤیل و شەیدکردنی هاوڵاتی عێراقی و هەرێمی کوردستان خۆپیشاندان ئەنجام درراوە بەداخەوە سیر دەکەین کەەوە ئەو حزبانی دەسەڵاتی هەرێم بە بەیاننامە پشتیوانی خەڵکی عێراقن بەڵام ڕێگری دەکەن لە خەڵکی خۆیانکەوە خۆپیشاندان بکەن دژی ئەو دەستدرێژیانی تورکیا. بەڵێ دکتۆر گفتوگۆ زیاترەکەین کاکاوە پێت وایە وەکو ڕۆژنامە نووسێک بۆچی ئەو بردومانانە ئەنجامەدرێنەما و پرسیاری لە بەڕێز دکتۆر ڕادم کردایە کە هەرێمی کوردستان وەکو قەوارە ناتوانێت چ تورکیا بێت چ وڵاتێکی ترە دراوسێبی لە خۆی تۆڕەکە ئەمری واقعە یاخود کاراسانی بۆ کراوە. بەناوی ئەزانی بەرزە دلۆڤان دەڕاستیدا ئێمە دەبێت کۆک بین لەسەر دەنجی کاکاوە بگاتە ئێمە پەیوەنددارە بڵێ ئەوەی کە پەیوەنددارە بە ئاسایشی نەتەوایەتی چی ئاڵایە چی خاکە چی پێشمەرگەیە چی حکوومەتە چی پەرلەمانە چی سەرۆکە ئەمانە دەبێت ڕەهەندی نیشتیمانی گشتی هەبێت کە هەمومان بە شێوەیەکی زانستی بە شێوەیەکی دروست و بە هەستێکی نەتەوایەتی بەرگیری لێ بکەین. تەسەوەر ناکەم ئێمە سڵەوە بکەینەوە هیچ لایەنێک لە خۆمان تووڕەکەین ئەوەی کە ئێمە بێ سڵی لێ بکەینەوە تووڕەبوونی کوردستانی باشوورە و خەڵکی کوردستانە کە لە ڕێگای دەنگدانەوە ئەم دەسڵاتی دەستنیشان کردووە بەڵام لەگەڵەوەشە پێویستە ئێمە ئاسایشی نەتەوایەتی یان ئاسایشی قەومی لایەنەکان تریان حکوومەتەکانی ترک لە ئەطرافی هەرێمی کوردستان پارێزراو بێ بەڵام برایان ئێمە بشێک بەوردی دوو لە عاتیفە دەستخینە سەری پاراستنی حدودەکان وەکو عێراق بانگەشەی بۆ دەکا عێراقی فدرال بانگەشەی دەکات لەسەر ئەستۆی حکوومەتی ناوەندە کەواتە دەیبینین لەو بابەتە بۆشایەکی زۆری بەجێهێشتووە بە تایبەتی بەوەی کە یارمەتی هێزی پێشمەرگە نادا لە 2023 بەدواوە تاکوی ئێستا بە تایبەتی شەڕی داعشش کە ئەگەر حکوومەتی عێراقی بە هەستێکی نیشتیمانی و هێزی پێشمەرگەی چالاکی ئێمەی لە ڕووی لۆجستیکی و بەهێز بکردایە تەسەور کە زۆر کێشە بۆ ئێمە چارەسەر دەکرا پندێکی پێشینان هەیە دەڵێ چی با بێ چی بۆران بێ لە بەفرە ڕوا ئەنی لەم بینە ئێمەی هەرێمی کوردستان باشووری کوردستانین کە بوونەتە شوێنی قوربانیدان ئەنی ئەگەر و ژمارانە وەکو ئاماژەی پێ بکەین لەو ململانەی کە لە بینی چەکدارانی پەکەکە هەیە لەگەڵ تورکیا ئێمە پێچگە لەو 138 هاوڵاتیە دە پێشمەرگەی ئازیزی باشووری هەرمی کوردستانشمان شەهید بوو هەر لە ئەو ململانێ و دانانی ئەو ئەڵغام و میوانە و هەموو شەکانەی کە ئاراسەمان کراوە بەڵام من شتێ بە بیری ئێوە دێنمەوە وەکو دیکۆمنتێکە لە بەردەستی منە لە کۆتایەکانی ساڵی ڕابردوو دەسەڵاتدارانی پەکەکە لە قەندیل ئاماژیان بەوە کرد کە ئەمە نەسەن دەستەواژەیەکە وەکو دیکۆمنت کە لای منە دەڵێ ئێمە زاخۆ لە تورکیا دەکەین بە جەهەنەم کردیان بەڕاستی جەهەنەمێکیان دروست کرد لە پێدانی ئەو قوربانیەی خەڵکێکە بەداخەوە لە ماڵەکەی ئێمەدا خەڵکانێکە لە دەرەوە هاتبوون لە ماڵی ئێمە بوونە قوربانی لە ململانە و سراعی بینی پەکەکە و هەروە تورکیا بەڵە ڕاستە تورکیا 35 کیلۆمەتراتر ناو خاکی هەرێمی کوردستانەوە ئەمە ڕێکەوتنێکی ساڵی هەشتاکانە کە لەگەڵ حکوومەتی عێراقی کراوە کە مافی 15 کیلۆمەتر بە هەلایەکەدا بۆی کە حرەکەی کوردی بزافی کوردی لەوێ بخێنکەندرێەوە مافی ئەوە نەدرێت کە بتوانن لەو بینە چالاکی سەربازیان چالاکی سیاسیان هەبێ بەڵام پرسیار دەکرێت ئەی پەکەکە بە چەند قوڵایی لە هەرێ باشووری کوردستان هەیە ئایا قەندیل و ئەو سوێنەرەی کە پێڵێن سیدەکانە حاجی ئۆمرانە یان ئەوەی کە پێی دەڵێن شنگال کە ئمڕۆ لەلایەن عێراقیەوەیە هێزی یەبەشە ئەوانە تەکوین و موچەی 3000 کەسە بڕێتەوە ئەمە بە حقیقت ینی پەنجە خینە سەر برینەکان کە هەرێمی کوردستان هەرێمێکی دەستوریە وار هێزێک خارجی هەرێمی کوردستان میوانە لێرە دەبێت ڕێزە سەروەری هەرێمی کوردستان بگرێ باشم پرسا لێو دروستە بێ ئەگەر ئێمە ڕێزە ئەم قەوارە دەستوریە نەگرین لە ڕۆژهەڵات لە ڕۆژاوا لە باکوور ئەی باشە چۆن دوژمنانی ئێمە ڕێزی لێ دەگرن
باش پرسیار کاکاوە پرسیار ببورە تەواویکە بەڵام پرسیار بۆ جەنابتە ببورە کاکاوە مەسەلەن ئەوەی پەرخێ ئەوەی کە نۆ هاوڵاتی عەرەب هەر مرۆڤنی دی شەهید بوون هاوڵاتی عراقین بۆچی پەیوەندی بە پەکەکەوە هەیە مەسەلەن بۆ پەیوەندی بەکەکەوە بۆ پەیوەندی بە پەکەکەوە پەیوەندی پێوەیە شوێنێکی گەشتیاریە بەڵێ زانم کۆتایی ساڵی 2021 من بە جەنابەت دەڵێم دیکۆمنتم لایە بە بەڵگە لەسەر زووتەبێژی پەکەکە دەڵێ ئێمە زاخۆ دەکەین بە جەهەنەم لە سوپای تورکیا کردیان بە جەهەنەم ئەمە خوا نێڵە خۆ من نایڵێم چی پەیوەندیەکەی بۆ من بەجێ ناتوانم حەکەم بم و لێرە خەڵ مەحکەمەکە من تەنیا بە بیرهێنانەوەی مێژوویەکی کورتی ڕابردومە باسکە من جەنابەت بە جەنابەت دەڵێم پەکەکە چیەکات لە چەمچەماڵ پەکەکە چیەکات لە کەلار جابات تەواوی کەم توا کاکە زانە ئەگە جازم دەی بکەم خوا نەخواسە نەگاتە و بابەتێک کەمەت لایەن گیریگەن ئەوەی کە بەلامانەوە گرنگە ئمە باشووری کوردستانە قوارێ کوردستان چالاگوانەکانێ بەڵێ هەرێمی کوردستانە بە تایبەتی ئەو قوارە دەستوری کە لە دەستوری عراقیدانی پێنراوە کە بەداخەوە لەوەش ئەمە زۆر تێبینیمان لەسەر حکومەتی ناوەندی هەیە کە بە هیچ شێوەیەک نایەتە پێشەوە بۆ دامپێنانی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان بەڵام پرسیار لەوە دروستە بێ باشە کاک ڕعد ئەگە لە ناو شانەدەر درۆنێکی تورکی کە GPS ئەگە لە ناو ئەو جەماعەتی کە کۆبوونەکراوە بدرێ چی کارە ساتی لە پایتەخت ڕووەدا باشە لە کەلار تورکیا لە کوێ زانی ئەو پێنج سەرنشینە لە جادەی خۆڵ ئادرێت و بەردۆرۆنەکەوێ ئەوەی چەمچەماڵ من خەڵکی سنووری کەرکووکم قەناعەت کە ڕێگایە نازانم لەکوێیە چەند ساڵی تەمەنم لەوێ بوو مەکاری ڕۆژنامەگەریمان کرد و کاری سیاسیمان کورە من ئەو ڕێگایە نازانم باشە چه عەجەبە یعنی پێتوا بوو کاوە ببوورە پرسیارە پێت وا بوو کە ئەوەی کەمڕۆ ڕێگری کراوە لەوەی چالاکوانان و ڕۆژنامە نووسان خۆپشاندان بکەن پەیوەندی بە چیەوە هەبوو لەلایەکەوە هەموو خەڵک دڵی ژانەکە بۆچی ئەگەر چەند کەسێک لە ناو پارکێکە خۆپشاندان بکەن بۆ خراپە بەڵێ من بۆ خۆم تێبینیەکم لا دروستووە کاک زانە بەڵێ پاراستنی ئاسایشی پایتەخت هێڵی سووری هەموو لایەکمانە ئێرە یاسایتیایە من بە جەنابە دەڵێم تۆ زمانی ئەوە مەدەی تێ لەناو ئەو گردبوونەوەی کە هەیە وەکو ئەوەی لە کەلار ڕوویدا وەکو ئەوەی کە لە چەمچەمان ڕوویدا وەکو ئەوەی کە لە ناو شاری مووسڵا پێرەکە ڕوویدا وەکو ئەوەی کە لە ناو ئەو جەماعەتە خەڵکێک نەبێت GPS بە درۆنێ بدا و لە ناو شانەدەرا درۆنێکی تورکی یان هەر وڵاتێک تر لە وڵاتەکان کە عێراق لێک بێت دەنگە و سەروەرەی خۆی هەر لە بیر کردووە لە منانە سیاسیەکان کە هەیە باشە چی زمانێک هەیە کە پایتەخت نەکرێتە ئامانج من بە جەنابێ دەڵێم دوو کوڕی کنجی ئێمە بە کوشتنی سەفیرێکی یان کۆنسوڵێکی تورکی بوو پێرارەکە کە ڕوویدا لە ناو هەولێر دوو کوڕێمە بوو بە قوربانی کاکە ئەنی من منانە سیاسەکانی باشێک پرسیارە خەڵکی کوردستانەکەم باشە چیاکانی باکوور لە چیاکانی باشوور نزمترە و ئایا تعدادی سوکانی ژمارەی دانیشتوانی کوردی باکوور لە باشوور کەمترە بەواتە منانەی سیاسی یان نزیک لە پەکەکە پێم خۆشە نیشتیمانیان من برسیارێکەکەم بۆچی کاکاوە تۆکو ڕۆژنامە نووسێک ببورێت خوا بۆکو ڕۆژنامە نووسێک بەڵام بۆ سێ کەس دەستگیرەکرێ کە ئەیانەوێ بیان پارێزن مثلەن ئەکرێ مثلەن تۆ ڕعدەڵێ بۆ هەر خۆپشاندەرێک دەهێزی ئەمنی هەبووە باشە بۆ پاراستن دەستیان خۆش بێ ئینکاری لەوە ناکرێ بەڵام ئەکرێ بە زمانی گۆڵ بە زمانی لێک تێگەیشتن بڵێت ڕەنگە مەترسی لەسەر ژیانتان هەبێت درۆنێک بێت قەسفتان کا بۆیە ئێمە ناهێڵین خۆپشاندان بکەن بۆچی سێ کەس دەستگیرەکرێ و ڕێگە لە خۆپشاندانەگیرێ ینی مەبەستمە ئەوە کاکە زانە ئەگەر لە ناو پەکەکە خودی پەکەکە لەناو خودی پەکەکە جاسوس نەبێ ئەگەر لەناو خودی پەکەکە کە بەڕاستی لەسەر ئێشە زیاتر بۆ ئێمە هیچیان نەبوو لە عاتیتۆ لێگەڕ کوردایەتی و بابەتێکە هەمومان لەسەری کۆکین خوا نەخواسێ من ناکەین فەرقی جیاوازی بینی شار و نازام سنوب ئەوە جیایە بەڵام من بە جەنابی دێڵێم ئەگەر کاگڕاع زەمان مەداتی مناڵم وەکو شخص بەس لەو ژمارە خەڵکانێکی تیانە بێ و کاریسەی کە لە مووسڵ ڕوویدا لەناو شارێکی مووسڵ بەو گەورەیە ئەگەر جاسوس نەبینی خوانە نەبێ چۆن ئەو دۆرە نەکرێت ئامانج بەڵام بەڵحاصڵ ئەو بابەتانە بەشەی گشتی باشە بۆ سێ کەس دەستگیر کراوە هەرێمی کوردستان ئەمە باشە یا مڕاعاتکردنی تورکیا بۆی زیاتر لێمان تۆڕە نەبێ من یەکشەوە جەنابەت بڵێم کاکە زانە تۆ ڕۆژنامە نووسی و کادرێکی سیاسی باڵایت مەسەلەن پێم خۆشە ڕاشکاوانە جواب دەیتەوە بۆچی سێ کەس دەستگیرەکرێت من بە ڕاشاوی قساکەم باشە من یەکشەوە جەنابەت دەڵێم یەک ئەو بابەتە حکومەتی هەرێم حکومەت دامەدەستگای ڕسمی هەیە و دەکرێت برادران سبێنێکە پرسیار بکرێ ئایا ئەم بەڕێزانە بەناو چالاکوان مۆڵەتیان هەیە پرسیارەکە ئای مۆڵەتیان وەرگرتووە واگەر گیراون هۆکارەکەی چییە بۆی کە ڕوونکردنەوەیکە دوور با ئێمە بە عەتف بیر نەکەینەوە ئێمە بابەتی سیاسی دەبات تێکەڵ نەکەین بۆ ئێمە بەداخەوە ینی ئێمە خۆمان ڕێزە دام و دەستگاکانی خۆمان نەگرین کە مۆڵەتیان لێوە نەگرین دەرەنجام ئەگە خوا نەخواسە هەر کردەوەی ڕوو بدات باوەڕکە یەکەم کەس کە پەنجەی بۆ درێژکێ
هەرێمی کوردستان و حکومەت هەرێمی کوردستان بۆ یەکا کەزانە بەڵێ پەکەکە بۆ ئێمە سەرێشێکی گەورەی دروست کردووە ینی لە حد و حدودی خۆی زیاترە گۆڕپانی سیاسی و سەربازی ئەوان هەر باشتر تورکیا دروستی نەکردووە کاکاوە لەگەڵ ئەوشا سەردەمی چەک لەوانەی بەسەر چووە بەڵام من بەخش جنابەت بڵێم ئێمە وەکو هەرێمی کوردستان بەشێک لە سیاسەتی ئابووری ئێمە پەیوەنددارە بە تێپەڕینی نەوت کە وەکو کاقوبا داماژەی پێکرد دارە کاک ڕعد ئاگدار نییە ئەو کرێبەستە لەسەر کرێی بۆڕێکان بووە بۆ 50 ساڵ کراوە ئەمە قوتی 350 میلیۆن دلارێکە بۆ موچەخۆری ماڕوە لەگەڵەوە دەواازەی ئێمە لەگەڵ تورکیا دەواازەیەکە کە بەشێک لە کاڵاکانی خەڵکی کوردستان لێەوە دابین دەکرێت باشێک پرسیار دەکرێت ئێمە ئەرک لەسەرمان نییە وەکو چۆن داوا لە تورکیا دەکەین سەروەری ئەوان ئێمە بپارێزێ و ئایا تورکیا ئەو داواکاری لێمە نییە بەڵام لەگەڵ تووڕەبوون ڕێزمێ ئێمە تووڕەبوونی خەڵکی کوردستانمان لا گرنگە نەگەوەی کە لە سیاسی هەردەوڵەتی بە ڕاندێکی گەورەتری نیشتمانی سێر بکرێت هەڵبەتە ئێمەش چەند بیر و بۆچوونی کاک کامەران ئەم بابەتە زیاتر بەهانەکە پەکەکەی بەڕاستی پەکەکە هۆکار ببوو ئەوە یان ڕەهەندی تری لە پشت ئەوەی وەکو ڕێکخراوی سیپیتی بەدواداچوونتان بۆ کردبێ خۆی لە ڕاستیدا پەکەکە بیانوێکی یەکجار گەورەیە بەدەست تورکیاوە ئەوەی کە ئێمە چاودێری وردمان کردووە لە ئۆپەراسیۆنەکانی تورکیادا تورکیا لە ئۆپەراسیۆنەکانیدا سەرباز چەکدارانی پەکەی بە ئامانج گرتووەوە هیچ حاشا لەوە ناکرێت بەڵام ئێمە چەندین نمونەمان هەیە کە چۆن بۆ ماوەی یەک کاتژمێر درۆنی تورکی بایرەکتەر TB2 بۆ ماوەی یەک کاتژمێر بە دوای سارەی تورکیا سارەی پەکەکە کەوتووە تاوەکو دەگاتە شوێنێکی ناوچەیەکی مەدەنی بۆ ئەوەی ڕاستەوخۆ پەکەکەش و هاوڵاتیانی مەدەنی بە ئامانج بگرێت بۆ نمونە ساڵی 2019 لە مانگی 6دا 27 2019 لە کورتەک درۆنێکی تورکی لە ئاشقوڵکەوە تاوەکو دەگاتە کورتەک بە دوای سارێکی پەکەکە دەکەوێت چاوەڕێ دەکات تاوەکو ئەو سارە دەگاتە سارەی هاوڵاتیەکی مەدەنی کە دەگەنەتە نیژیەکەوە ڕاستەخۆ لە هەردووکی دەدات چەکدارەکانی پەکەکەی گیانیان لەدەستدا ئەوان و ئەو هاوڵاتیە مەدەنیانە سێ هاوڵاتی مەدەنی شەهید بوون 5 هاوڵاتی مەدەنی تریش بریندار بوون لەوەی کونەماسی لە پێنجوێنەوە بە دوای سارەیەکی پەکەکە کەوتن لیان نەدان تاوەکو هاتنە شوێنێکی گەشتیاری بۆیە ئێمە پێمان وایە ئامانجەکەی تورکیا زۆر لەوە گەورەترە بۆ نمونە بەتەنها هەر زیانی گیانی نییە بەڵکو داگیرکردنەکە داگیرکردنێکی کللتوریشە بۆ نمونە لە بەرمیزە کە لە 2017 مانگی 12 داخلی بەرمیزە بوون ئێمە سەردانی ئەو گوندە دەکەین بە بەرداوامی دەچین بۆ ئەوەی خەڵکەکان دەبینین تورکیا ناوە دێتە ناو گوندەکەەوە دیاری بۆ خەڵکەکە دێنێ بە ئاڵای تورکیاوە برنجیان پێدەدا بنمونە ئاڵای تورکیای پێوەیە کە دەگەی ئەو منتیقەیە تۆ شەبەکەت نامێنێ دەڵێ خواد لەگەڵ بەخێر بێ بۆ تورکیاوە خواد لەگەڵ بێ ئەو پاکێجەکانە کە دەتەوێت بەکاریبێنی کە داخلی و منتیقەیە دەبی شەبەکە نامێنێ شەبەکەی کوردستان نامێنێ کە داخلی و منتیقەیە دەبی کەناڵە کوردیەکان ناهێنێ کەناڵە تورکیەکان دەهێنێ تەنانەت منداڵی کوردی ناوچەی برادۆستەیە ئێستا تورکی فێر بووە کە قسە دەکا وشەی تورکی بەکاردەهێنێ لەگەڵ جیلەکەی پێشخۆیدا کێشیان هەیە کە قسە دەکەن لە یەکتر تێناگەن بە تەواوەتی بۆیە داگیرکردنەکە داگیرکردنێکی کللتوریە پەکەکە بیانوێکی یەکجار باشە بیانوێکی یەکجار گەورەیە بەدەست تورکیاوە بەڵام کەوەی ئێمە تێبینیمان کردووە هاوڵاتیانی مەدەنی تێدا بە ئامانجگیراون فەرق لە بینی چەکداری پەکەکە و هاوڵاتی مەدەنیدا ناکرێت بنمونە یان دەکرێت ئەو کاتانی کە مەسەلەن ئۆپۆزیسیۆن یان پەکەکە ئەکرێت ئەتە ئامانج ئەیان توانی جایکەنەوە لە هاوڵاتیە بە ئەکیدی کاک زانە ئەو بێفڕۆکەوانی کە تورکیا هەیەی تاوان تورکیا ئیسفادەی لە پرۆسی ئاشتی وەرگرت ئەو 3 ساڵی پرۆسی ئاشتی زاواکەی ئەردۆگان درۆنی بایرەکتەر TB2 دروست کرد کە پێشنیازی کردو لە ئەمریکا هاتەوە 8 درۆن دروست کرا و کاتە ئەو فڕۆکەیە زۆر دقیقە زۆر وردە ئامانجەکەی ڕاستەخۆ دەپێکەی دەزانێت چێە دەتوانێت هەر کاتێک بیەوێ بیپێکێ ئێستا تورکیا فڕۆکەیەکی تری هەیە ئاکەنجی بایرەکتەر ئاکەنجی 27 سعات لە ئاسماندا دەمێنێتەوە لە ژێر ئاودا دەتوانێت ئامانجەکەی دیاری بکات تورکیا چۆن ناتوانێت پەکەکە لە هاوڵاتیانی مەدەنی جیا بکات ئەوەی پەرخێ هیچ پەیوەندی بۆ نەبوو چەکدارێکی پەکەکە یان کەسێکی چیرۆکی پەرەخێ زۆر ئاشکرا بۆ ئێمە کە پەرەخێ چیرۆکی بەرخۆدان یاخود بەرەنگار بوونەوە ڕیزستەنسی خەڵکی پەرەخێ بوو بەرامبەر بە تورکیا نانویست چۆڵی بکەن لەبەرەوەی ئەزمموی گوندی کەشانیان هەیە کە چەکدارانی تورکیا هاتنە خوارەوە ماڵ بە ماڵیان تاڵان کرد تەلەڤزیۆن لەوێ مابوو تەقیان لە تەلەڤزیۆنەکان دەکرد
خەڵکی پەرەخێ نەویست ئەوە دووبارە ببێتەوە بۆ گوندەکان بۆیە تورکیا لە ڕێگەی تۆپخانەشەوە کردی تۆپخان لەسەر چیای خامتیرێ کردی کە ئەو پەڕی کیلۆمەترێک بۆ کیلۆمەتر و نیوێک لەو ناوچە گەشتیاریەوە دوورە لێدا ئەوەی بە ئامانجگرەوە پەیامێک بوو بۆ خەڵکی پەرەخێ دەڵێ دەبێت چۆڵی بکەن دوێنێ شەو لە دوێنێ شەوە درنگانی دوێنێ شەوە تاوەکو ئەمڕۆ بەیانی زیاتر لە 20 جار دەوروبەری پەرەخی بۆردومان کردوە تورکیا. تۆ گومانت هەیە کە پەرەخی چۆڵ بکرێت چەند ڕۆژی ئایندەدا ئەگەر بەرخودانی و خەڵکیان بەڵێ ئەوە شتێکی قورسە بەڵام ئەوەی کە ئێمە بینیمانە لە خەڵکی پەرەخێ چۆڵی ناکەن لەبەرەوەی مانگی ڕابردوش دوو برینداریان هەبوو چۆڵیان نەکرد ئەو ڕۆژێک کە ئەو ڕووداوە ڕوویدا دوو ڕۆژ بەر لە ئێستا خەڵکەکە چۆڵی کرد چون یاوەری ئەو بریندارانیان کرد لە خەستەخانە لە زاخۆ هەر بۆ شەوەکەی گەڕانەوە ئێمە قسەمان لەگەڵیاندا کردمان ناترسێن لەوەی بردومان بکرێتەوەیان دەترسێن بردومان بکرێتەوە بەس ترسە گەورەکە وەیە کە ئێمە چۆڵمان کردووە شەو تورکیا فرسەت لەوە بێنە بێتە ناو گوندەکەەوە نتوانین بڕۆینەوە بۆیە داگیرکاری لە کوردستاندا ئەو داگیرکاری کە تورکیا بەڕەوێ دەبێت ئەوانەتان گەیاندۆتە لایەنە پەیوەندیداڕێکخراونە دەوڵەتەکان باکیدی ئێمە راپۆرتمان ئامادە کردووە بە بەردەوامی لەگەڵ کنسولخانەکاندا راپۆرتەکانمان باس کردووە لەگەڵ کۆمەلگەی نێودەوڵەتی گەیاندومانە بە کۆمەلگەی نێودەوڵەتی و هەموو جیهەتەکان ئاگادارن لەوەی کەچی ڕوودەدا بەداخەوە کۆمەلگەی نێودەوڵەتیش بەرپرسیارە لەو ڕووداوە لەبەرەوەی بایرەکتەر TV2 ئەو درۆنە هیچ شتێک نییە بەبێ هاوکاری کەنەدا و ئەڵمانیا و بەریتانیا بەبێ هاوکاری و حکوومەتانە لە دروستکردنی لە مانوفاکچەرینگی درۆنەکەدا بۆیە ئێمە پێمان وایە ئەوانیش بەرپرسیارن ئەوانیش پێویستە هەڵوێستی جدیان هەبێت لەو بابەتە قسەی جدیان هەبێت تۆ پرسیارێکی یەکجار گرنگت لەو هاوڕایانە کرد کە هاوکاریکردن کار ئاسانیان بۆ کراویان بەبارەتەگرت ئەو پرسیارێکی یەکجار جوانە من چاوەڕوانی زۆر گەورم لە حکوومەتی هەرێم نییە با بڵێن حکوومەتی هەرێم ناتوانێت ڕوبەڕووی تورکیا بێتەوە با بڵێن حکوومەتی عێراقیش ناتوانێت ڕوبەڕوو ببێتەوە خۆ حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیش بەرپرسیارەتیان بەرامبەر بە هاوڵاتیان هەیە لانی کەم دەتوانن شەهادەی وەفادنامەی ئەو شەهیدانە بە ڕازگۆیی بنووسن لەبری ئەوەی بنووسن بە کارەساتی هاتوچۆ لەبری ئەوەی بنووسن بە جەڵتەی دڵ لەبری ئەوەی بنووسن ئینفیجار دەتوانن بڵێن تورکیا بۆردومانی کرد و ئەوانش لە شەهادە وەفاتەکەشیان غەدریان لێ بەڵێ لە شەهادەی وەفاتدا غەدریان لێکراوە تەنانەت ڕووداوەکەی کونەماسی کەەوە ڕوویدا ئەو ڕووداوە ڕوویدا 4 هاوڵاتی مەدەنی یەک خێزان بریندار بوون هەموو دام و دەستگا پەیوەندیدارەکانی حکوومەت هاتنە سەرخەت لە هەردوو لە هاتنە سەرخەت کوتیان ئێمە چارەسەری دەکەین چارەسەری پزیشکیان بۆ دابین دەکەین قاچی دەستکرد بۆ خات و پەیمان تاڵب دروست دەکەین کە قاچی لە دەستدا بەداخەوە هیچ یەکێک لەو بەڵێنانە جێبەجێنەکان تەنانەت ئێستا ئەو عیلەیە کە دەچن بۆ سەرجادە خەڵک وا دەزانێت پارەیەکی زۆریشان وەرگرتووە ینی تووشی مووقفێکی ناخۆشیان کردوون بۆیە حکوومەتی هەرێم بەداخەوە حکوومەتی هەرێم خاوەنداریەتی لە شەهیدەکان نەکردووە خاوەنداریەتی لە بریندارەکان نەکردووە بەڵێ زۆر باشە دکتۆر ڕات کەواتە چارەسەر بۆ ئەوە چیە مەسەلەن هەندێک کەس پێی وایە پەکەکە ئەوە کار و شەهیدکردنەوە لێرەکە کامەران و کوڕێکخراوێکی سەربەخۆ بێلایەن پێی وایە کە ئەوە بەمە بەستە بۆ چوونی بەڕێستان دەست خۆشوەڵا هەندێک ڕوونکردنەوە دەم بەڵێ ئەو مەسلەی پەکەکە وەکو خۆم وەکو خودی خۆم پێم هەڵەیەکەوە پەکەت کار و ساڵاشی ئەنجامدا لە سنووری هەرێمی کوردستان لەبەرەوە هەرێمی کوردستان قوارەیەکی سربەخۆیە و هەروە حکوومەتێکی تایبەتی خۆی هەیە و خەڵکی خۆی هەیە و پێویست ناکە کار و ساڵاتی لە هەرێمی کوردستان ئەگەر حەزی لێ کار و ساڵاتی ئەنجامدا توانین لە سنووری باکووری کوردستان ئەنجامیدان بە هەمان شێواز هەندێک حزبی دەسەڵاهاتوونە هێزی ڕۆژیان دروست کرد لە سنووری ڕۆژئاوای کوردستان و ئێستا لە موچە و بودجە و لە قوتی خەڵکی هەرێمی کوردستان پارە موچە دەدەن بەو هێزە و سەرپەرشتیان دەکەن و بەکاریان دێنین بۆ دژی کورد هەردوو لا هەڵەیە یعنی کێشەکە لەوەی دایکەوت تەنها لایەکی ببینی ئەوە هەڵەکە لەوەیدایە دوو ئەوەی کاکاو باسی کرد من بەڕاستی پرسیارێک مێ نازانم وتەبێژی دەوڵەتی تورکیا یان ڕۆژنامە نووسە ئەوە دواتر ئەگەر بۆمان ڕوونکاتەوە باشە چکە ئەوەی دیفاعی لە تورکیا کرد ئەوەندە دیفاعی لە خەڵکی هەرێمی کوردستانی نەکرد نازانم خۆی کوردە یان تورکە نازانم تێناگەم ئەگەر بۆم ڕوونکاتەوە زۆر باشەوە پرسیارە خاڵشتر خۆ پەکەکە لە یۆنان نییە لە قوبڕوس نییە لە لیبیا نییە لە قەرەباغی ئازەربەیجان نییە خۆوانە پەکە هیچیان تورکیا کەچی تەدەخولی کردووە بە هەموو شوێنەکان تەدەخولی کردووە لە هەموو شوێنەکان بەڵێ دکتۆر
ناکاکزانە ڕایگرە کاکزانە ڕایگرە لەو شوێنانە نییە تەشیری شخصی خۆ ناگەم هیچ لەو شوێنانە پرسیاری لێ کردی جوابی دەوە کاتە دەمێستا کاتە دەمێ کاکە ناڵم کاکزانە نایڵم لەسەر خۆ ڕێی بدو تەبێژی تورکی وێرانە مە چی عیبە قسانە لەسەر تەبێژی تورکی بە ئارامی چێڵێوە کاکە جناب دکتۆریەوە دیالۆگەکەین ڕێگاندێک بەناوی شخصی ناتوانێت هارمۆنی ئەڕوا کاکاوە کاتە دەمە بە مەسارەکەت ڕایگرە کاکە ڕایگرە باشە میوانی منی دارەوە دەم کاکەکاوە ببوورە کاتە دەم بە بەڕێزی شێت ئەتوانی جوابیگرە کاکە باشە پێشکەشکاری هەڵێ لە چوارچێوەی ڕایگرم تۆ ڕانەگری خۆم ڕای درستەوە ئێستا کاتە دەم بە بەڕێزی ئەمە کوڕی کوردی باشوورین باشە حکومەتی کاتی خۆت کاکەبێژ حکومەتی وتەبێژ خەڵکی کوردستانی کاتی خۆت جوابێژی ئەو شەقامەین کاکە آخر ئەمە چالاگوان جناب چالاگوانی لە شانەدەر بۆ ناچیتە بەردەم پەرلەمانی کوردستان بۆ دێ لەناو باخی شانەدەر کە ماڵ و مناڵی منی تایە بۆچی لێ کاکە چالاکیەکەی بۆ ناچیتە پەرلەمانی کوردستان نەخە جەنابت و ئەمساری جەنابتانن کە دەستی داگیکەری وەکو تورکیا ئاگرن دێ ناو هەرێمی کوردستانەوە باش ئەوە جوابەکەت بەڵێ یەکەم لەو دەستەواژە تێنەپەڕی ئێمە کەسێک نین کاکە ڕاحەت خەزم تۆشتمان تێپەڕێنێ باشتەوە ئەوە دەوڵەتێک نین کاکاوە جوابت دایەوە فەرموو خوێنی ئێمە دێمەلات خوێنی بنەماڵەکەمان خەبات و تێکۆشانمان لە زۆر کەسی وەکو ئایلەکەی دۆ زێر گەورەترە ناتکە بادارە بەزێتە سەرەوەستە کاکاوە ببورە دکتۆر ڕعەت فەرموو کاکاوە کاکەم جوابت دایەوە ئەدەبی قسەکردن کاکاوە گیان کاکاوە وەڵامت کاکاوە وەڵامت داوت کاکەم کاک دکتۆر ڕعەت بڵێ کاکزانە ڕایگرێت کارێم ڕایگرە قساکە خانەمان بۆ ناچیتە بەردەم پەرلەمان دێ لەناو باشە دژی تورکیا بڕۆ بۆ باخەباتکە وەڵامەکە داوە دێم کاتیشتە دەمێ کاکاوت کا با لە کات دوای لە کاتی خۆتە گژم کاک دکتۆر ڕعەت بۆ چوونەکانت بڵێ خۆی پرسیارێک بۆ ئەوەی نەدەهینا خۆی ئەوم شۆش کردێ بەڕاستی ئەوە خاڵێشتر ئەوەی ئەگەر تورکیا فعلەن ینی تورکیا پاکەکە بە مەترسی دەزانێت لە ئەمنی استراتیژی خۆی ئەمنی قەومی خۆی ئەوە دەتوانین لە سنووری تورکیا خۆی چی بکە دابیکە بەڵام بە پێی ئاسانی و دەوڵەتەکان ناتوانێت بچێت تەجاوزی وڵاتانی تر بکات بۆ ناتوانێت پژاک بچێت پژاک تۆپ باران بکات لە سنووری ئێران لەبەرەوەی ئێران دەوڵەتە کە خاوەن سیادەی خۆیە بەهێزە بەڵام بەداخەوە هەرێمی کوردستان و عێراق بۆتە ژوونی رەشکراوە ئەوەی بێت هەر کەسە و هەر وڵاتێک بێت چی بێ لی دەکات خاوەنی نییە و کەس خۆی بە خاوەنی هەرێمی کوردستان و بە خەڵکی هەرێمی کوردستان نازانێت تەنانەت هەندێک حزبی دەسەڵات بوونەتە چاوساغی دەوڵەتی تورکیا دەیانەوێ تورکیا بە تەواوی لە هەموو شوێنەکانی هەرێمی کوردستان کۆنتڕۆل بکات و بنکەی سەربازیان بۆ دامەزراندە و تەنان جاسوسیشان بۆ دەکەن ئەوە خاڵێک خاڵێتەرەوەی کەوا زەمانەت بۆ گرتبنەوەانە بەڕاستی ئەمڕۆ ئەفسەرشی ئاسایش گوتی زەمانەت چییە ئێوە شتێک ناکرێت کاکە ئەوە زەمان دەبێ ئاسایش خۆی زەمانەتی خەڵکی هەرێمی کوردستان و هاوڵاتی هەرێمی کوردستان بکات و کەوا هیچ شتێک ڕوونەدات من وەکو هاوڵاتی من بە پێی یاسا داوە بە پێی دەستوری عێراق داوە لە دامەزراوە ئەمریکانی هەرێمی کوردستان دەکەن کاو بم پارێزێ خەڵکی هەرێمی کوردستان پارێزێ نەگەو بێ ئاسایش بێ لەم پرسێرێ زەمانەت چیەکەوە لێرە شتێک ناکرێت ئەو شتە ناکرێت دەبێ خۆی وەڵامی بداتەوە خۆی خەڵکی هەرێمی کوردستان پارێزێ نەک داوە لە هاوڵاتی بکە بەڵێ باسی مۆڵەت دەکەن بەڕاستی هەتا ئێستا لە هەرێمی کوردستان با یەک مۆڵەتیان دابێت دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان چ لە هەولێر چ لە سلێمانی یەک مۆڵەتیان دابێتەوە خەڵک داواکاری مافی خۆی بی موچی خۆی کردبێت و بە فەرمی مۆڵەتیان دابێت بەڵام عەرەب لە خۆپیشاندان دەکات لە ناو هەرێمی کوردستان بەبێ مۆڵەت بێ ئەوەی کەوا کەس پێیان بڵێ لەر و کەس داوای مۆڵەتیان لێ بکات حزبەکانی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان گردبوونەوەی بە هەزارەها و بە داهزارەها ئەندام و لایەنگری خۆیان دەکەن بێ ئەوەی کەوا کەس باسی مۆڵەتیان لێ بکە بۆ تەنها بۆ خەڵکی هەرێمی کوردستان و بە داواکردنی مافی خۆت و بەرگریکردن لە ئازادەکانی خەڵکی هەرێمی کوردستان داوای مۆڵەت بکەیت ئەوە بەڕاستی پرسیارێکە زۆر بێمانە لە هەرێمی کوردستان دوا سەرنجی بەڕێز دکتۆر ڕعەت ئەوەی سەرنجی من ئەوەیەکەوە لە هەرێمی کوردستان تا ئەو دەسەڵاتە بارمتەی تورکیا بێت تورکیا تەڕاتێنی خۆی دەکات لە هەرێمی کوردستان ئەو کۆبنەوەی داهاتوویکەوە بەنیازن لە عێراقش ئەنجام درێت لە پەرلەمانی عێراق بەیانی لەو باڕدەمەکەەوە شتێکی وای لێشی نابێ لەبەرەوەی حزبە تەنان حزبە عێراقیەکانیش و حکوومەتی عێراقیش زیاتر مزایدێ و تەنها بەیاننامەیە بەڵام شتی فعلی ئەنجام نادەن و ئەگەر تەنانەت بڕیاری توندیشیان دژی سوپای تورکیا دەرکرد لە پەرلەمانی عێراق ئەوە هەروەکو بڕیارەکانی دەرکردنی هێزی سوپای ئەمریکا لە عێراقەوە لە 2020 بڕیاری دەکرد پەرلەمان بەڵام لە ڕووی عملی و لە ڕووی واقعی هیچی لەشین نەبوو. بەڵێ دکتۆر سوپاس دەکەم کاکاوە
چارەسەر چێ بۆی خوێنی خەڵکی مەدەنی گوندەکانمان چۆڵ نەکرێ خوێنمان نەڕژێتی تر و بتواندرێت ئەو قەوارەیە نیشتیمانیانە بپارێزرێ. پێویستە تورکیا ڕێزە سەروەری هەرێمی کوردستان بگرێ وان بابەتە ئێمە لێ بێدەنگ نەبین و پێویستە لە ڕێگای دەستگا دەستوریەکان و بەتایبەتی پەرلەمانی کوردستان و ئەو کەسانی کە بەناو چالاگوان دێن لەناو پارک و لەناو باخ و لەناو ماڵ و منداڵی سڤیل خوان سنگ دەرەپەڕێنن دەتوانن بچنە بەردەم پەرلەمان لەوێ لە بەردەم پەرلەمانی کوردستان لەوێ ناڕزایی دەربڕن چەند خۆپیشاندانی لە هەرێمی کوردستان ئەنجام درراوە مۆڵەت وەرگیراوە بەڵام لەگەڵ ئەوشا دەبێ ئاگدار بین ئێمە دەبێ خۆمان ڕێزە سەروەری دام و دەستگاکانی خۆمان بگرین و پەکەکە پێویستە خەباتی خۆی بگوازێتەوە شاخەکانی باکوور زۆر لە باشوور گەورەترن و خەڵکش لەو سنوورە زیاتر لێمەیە بەڵام من لەگەڵ ئەوشام کە دۆزی کورد دۆزێکی ڕەوایە و هەر کوردستان لە چوار دەوڵەت دابەش کراوە ئێمە دەبێت خەبات بەردەوام بین و لەوە ئیرادەی مقاوممان لەدەست نەدەین بەڵام ئەمانەی کە مرتەزەقن و ئەمانەی بەناو چالاگوانەوە دێن هەستی تاکی باشوور بۆ مرتەزەقن چالاگوان لە پارکێکی مرتەزەقا وەیە کە تۆ بە کوڕێکی باشوور بڵێ تۆ وتەبێژی دەوڵەتی تورکی پرسیارە پرسیار نییە حدی نییە کاکە زانە حدی باکووری باشوور بڵێ ئەوە غەڵەتە. بەڵێ سپاس کاکاوە سپاس بۆ تۆ دواسەرنجە زۆر بە کورتی دکتۆر کامل. لە ڕاستیدا حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە بەرپرسیارەتی ئەو دۆخە هەڵبگرێ لەبەرەوەی وەختی خۆی کاتی خۆی لە هەشتاکاندا لەسەر دەستپێشخەری حکوومەتی هەرێمی کوردستان و پارتە سیاسەکاندا پەکەکە هاتۆتە ئێرە پەکەکە پێویستە بەرپرسیارەتی هەڵبگرێ بەرپرسیارەتی سەرەکی دەکەوێتە سەرشانی دەوڵەتی تورکیا و کۆمەڵگەی نێودەوڵەتیش پێویستە لە ئازەوە بێدەنگ نەبێ حکوومەتی عێراقیش پێویستە ئێستا ببینێ کە خوێنی کورد و عەرەب تێکەڵ بووە لێرەدا پێویستە ئەوانیش هەڵوێستی جدیان هەبێ هەموو بنکە و بارگاکانی تورکیا لە خاکی هەرێمی کوردستاندا بکەنە دەرەوە. زۆر سپاس بۆ بەڕێز کامەران عوسمان وێنەر ڕێکخراوی CPT لە هەرێمی کوردستان و عێراق سپاس بۆ بەڕێزان سپاس بۆ بەڕێز دکتۆر ڕەعد ڕەفعەت مامۆستای زانکۆ سپاس بۆ بەڕێز کاوە ئەحمەد ڕۆژنامەنووس سپاس بۆ مامۆستای زانکۆ بێ سپاس نات کاکەم کاکاوە ببوورە بینەرانی خۆشەویست بەرنامەی ڕەهەنمان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن کوردستان سەلامەت.